کارەساتی ئاوارەبوونی هاوڵاتیانی ئێران بە ڕووخاندنی ڕژیمی کۆماری ئیسلامی کۆتایی دێت. ڕوانگەی کۆچی ئێران سەرەتای ساڵی 1402 لە راپۆرتێکدا ڕایگەیاند کە ئاماری کۆچکردنی ئێرانیەکان دەری دەخات کە ساڵانە 65,000 کەس لە ئێرانەوە کۆچ دەکەن. بەپێی ئامارێکی ساڵی 1402 ڕۆژنامەی فەرهیختگان 2300 پزیشکی پسپۆڕ و 4200 پزیشکی گشتی ئێرانیان جێهێشتووە کە ئەم ڕێژەیە 30% زیاترە لە تێکڕایچوونە ناوەوەی پزیشکان بۆ بازاری کار لە ئێراندا. ماڵپەڕی چاودێری ئێران ناوەڕاستی مانگی گەلاوێژ لە راپۆرتێکدا سەبارەت بە کۆچکردن لە ئێرانەوە نووسیویەکە هێزی سەرەکی و شارەزای 67% ئەو شرکەتانەی کە لەسەر بنەمای زانست بنیادنراون بارودۆخی سیاسی و ئابووری وڵاتیان تەحەمڵ نەکردووە و چوونە ناو پرۆسەی کۆچکردنەوە. لە درێژەی راپۆرتەکەدا هاتووەکە مەوجای کۆچکردن تەنیا لە چوارچێوەی کەسانی خاوەن بەهرە و خوێنەوار و نوخبەی ئێراندا نەماوەتەوە و لە ناو چین و توێژە کۆمەڵایەتە جۆراوجۆرەکانی دیکە لەوانە کرێکاران و بەتایبەت کرێکارانی لێهاتووشدا خەریکە پەرەدەستێنێت. شەپۆلی کۆچکردن لە نێو هەڵسوڕاوانی سیاسی و بەشداربووانی یاخێزە کۆمەڵایەتیەکان هەمیشە جێگە و پێگەیەکی گرنگی هەبووە. دوا بە دوای هاتنە سەرکاری ڕژیمی ئیسلامی و بەتایبەتی لە سەرکوسە خوێناویەکانی دەیە 60 ملیۆنان کەس لە ماوەی 10 ساڵدا ناچار بوون ئێران بەجێبهێڵن. دوا بە دوای سەرکەوتکردنی ڕاپەڕینی ساڵی 1388 ناسراو بە بزوستنەوەی سەوز جارێکی دیکە شەپۆلی کۆچبەری لە ئێرانەوە دەستی پێکرد. ئەم شەپۆلە دوای سەرکەوتکردنی ناڕزایەتیەکانی خەزەڵوەری 1398 زیاتر پەرەیسەند. لە نامەیەکی زۆر نهێنی ڕۆژی 25 خەزەڵوەری ساڵی 1402 وەزارەتی ئیسلاحاتی کۆماری ئیسلامیدا باس لەوە کراوەکە نزیکەی 33% کۆمەڵگەی ئێران لە پێناوگەیشتن بە دۆخێکی باشتری ژیان دەیانەوێت ئێران بەجێبهێڵن. ڕوانگەی کۆچی ئێران لە راپۆرتێکدا بڵاوی کردەوەکە ژمارەی کۆچبەرانی ئێرانی لە ساڵی 2022دا نزیکەی 2,800,000 کەس بووەکە نزیکەی 3.3% کۆی دانیشتوانی ئێران لەخۆ دەگرێت. حسین سالار ئامۆلی ئەنجامی لێژنێ زانستی زانکۆی سەنعەتی ئەمیرکەبیر ژمارەی کۆچبەرانی ئێرانی لە نێوان 8 بۆ 10% خەڵمە. حسین سالار ئامۆلی ئەنجامی لێژنێ زانستی زانکۆی سەنعەتی ئەمیرکەبیر ژمارەی کۆچبەرانی ئێرانی لە نێوان 8 بۆ 10% خەمڵاندووەکە ئەمەش لە مامناوەندی ڕێژەی جیهانی زیاترە. ناوبراوجەختی لەوە کردووەکە نیگەرانی سەرەکی ئەوەیەکە زۆرتر کەسانی بەرجەستەی زانستی، وەرزشی، فەرهەنگی و هێزی لێهاتووی کاری وەک شۆفێرەکان کۆچ دەکەن. سیستمی سرمایە لە وڵاتێکی وەک ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا دەبێتە هۆی ئەوەیە کە کۆچبەران و پەنابەران بەرەو وڵاتانی پێشکەوتووی سرمایەداری کۆچ بکەن. هەر مرۆڤێکی پەنابەر یان کۆچبەر کانگایەک لە هێزی کاری کارامە و بارهاتوو و خاوەن زانستی کۆمەڵایەتی یان ئاکادەمی لەگەڵ خۆیدا دەبات بۆ خاوەن کارەکان یان حکومەتەکانی ئەو وڵاتانە کە نرخەکەی لە دیاریکردن نایێت. لە کۆمەڵگا بۆژوازیەکانی وەگەران تێچووی پەروەردەکردنی پەنابەران تا ڕادەیەک دیاریکراوە. سروشتی هەموو مرۆڤێک کاتێک سەفەر دەکات هەم بڕێک پوڵ یان سەرمایە لەگەڵ خۆیدا دەبات و هەم زانست و شارەزاییەکەی. ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامی یەکێکە لە ناوەندەکانی کۆچبەری جیهان. هەرچەند زۆربەی کۆچبەرانی ئێران هێشتا پەناخوازی سیاسی و گەنجانی بێکارن کە بە دوای کاردا دەگەڕێن، بەڵام تەنانەت بەرپرسانی ڕژیمیش باس لە قێرانی کۆچی پزیشکان، پەرستاران، ڕۆژنامەنووسان و هونەرمەندان، وەرزشوانان، دەرچوان و خاوەن بڕوان نامەی باڵای زانکۆکان و هەروەها خاوەن سەرمایەکان دەکەن. کۆچبەران و پەنابەرانی سیاسی لە دەستەمکاری و سەرکوت و
هەڵاواردن و نەبوونی هەلومەرجی ژیانی ئینسانی هەڵدێن و ئێران بەجێدەهێڵن و بە دوای ئەمنیەت و هەلومەرجی ژیانێکی باشتر بۆ خۆیان و بنەماڵەکانیاندا دەگەڕێن. دەرچوون لە وڵات لە ڕێگە و کاناڵە نافەرمەکانەوە زۆر ئەستەما. زۆربەیان دار و نەزاری خۆیان دەفرۆشن بۆ ئەوەی هەزینەی هەڵاتن و دەرچوون لە وڵاتی پێدابینکەن و سەدان هەزار کەس لەم کۆچبەرانە لە وڵاتەکانی دراوسێ ئێران لەوانە تورکیا، عێراق، گۆرجستان، هیند و پاکستان و تەنانەت ئەفغانستان لە زۆخێکی گەلێک دژوار و لە چاوەڕوانی چوون بۆ وڵاتانی ڕۆژاوادا ژیان بەسەر دەبەن. بەداخەوە بەخشێک لەو کۆچبەر و پەنابەرانە هیچکات ناگانە شوێنی مەبەست و لە ناو زەریاکان، کامیۆنەکان و تەنانەت لە ناو یەخەچاڵەکانی گواستنەوەی خۆراک و یان لە ناو دەشت و دارستانەکاندا گیانیان لەدەست دەدەن. تەنیا بە ڕووخاندنی کۆماری ئیسلامی لە ڕێگەی شۆڕەشێکی جەماوەری و دامەزراندنی حکوومەتێکی خەڵکیەوە دەکرێت کارەساتی کۆچکردن و ئاوارەبوونی هاوڵاتیان لە ئێران کۆتایی پێبهێنرێت.